بەڵێ کاکارە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێت. دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچەوەی چالاشەکانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەمڕۆ لە ئیدارەی سۆران سەبەتەی خۆراک دابەشەکاتن. لە ئێستادا چالاکیەکە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بەڕێوەچێتن. دیارە سەبەتەی خۆراک لە سۆران بەسەر بەشێک لە خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەشیەکەن کە خۆی بینێتەوە لە 150 سەبەتە، هەروەها لە خەلیفان و لە هەریر. لە تەواوی سنووری ئیدارەی سۆران دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هاوکاریەکانی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەشەکە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە کا حەسەن ڕووسایی وەرەگرم، بەرپرسی نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین. کا حەسەن سڵاوتان لێبێتن، چالاکیەکانتان چین ئەمڕۆ کە بەڕێوە دەچن؟ سڵاوی خۆی گەورە لە جەنابتوو لە تەواوی بینەرانی پێیان بێت. ئەمڕۆ لە ئیدارەی سۆران دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان و بە هەمانگی لەگەڵ ئۆفیسی هەولێر بڕی 250 سەبەتەی خۆراک دابەشەکەین کە بەیانی لە خەلیفان سەتیان دابەشکرا، ئێستاش 150 لێرە بەسەر خەڵکی سۆران و ڕەواندوز و چۆمان و سیدەکان دابەشیەکەین بە هاوکاری و پشتیوانی خەڵکی خێرخواز. لێرە داوا لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بن بۆی زیاتر بتوانین ئەم خەڵکە کەم دەرامەتە، ئەم خەڵکە بێموچە و بێمەعاشە هاوکار بکەین، هەم بە سەبەتەی خۆراکەم بە پارە، چکە پرۆژەی تریشمانە بن ئینشاءڵڵا کە پرۆژەی بریتین لە دابەشکردنی زەکات بە هیمەتی خەڵکی خێرخواز و خوا پێدا و ئومێد دەکەین خێرخوازان هاوکارمان بن. وەسپاسیان دەکەین لێرە بە ناوی دەستگای خێرخوازی بەخشین و بە ناوی ئەو خەڵکە کەم دەرامەتە کە بەڕاستی ماوەیەکی زۆرە کە حکوومەتی هەرێم هاوکاری هەم معاشی ڕاگرتووە، هەم کارەبا و بژێوی ژیانی لە خەڵک تەنگ کردووە و هەروەها هاوکاریەکانی خێرخوازانیشان لەلایەکتر لە ڕێی کەناڵەکانی نیانەوە قۆستۆتەوە کە خەڵکی خێرخواز بەڕاستی بەکەم دەتوانن هاوکاری ئێمە بکەن. سانسۆری زۆریان لەسرە، بۆیە داواکارین و ئومێد دەکەین کە خێرخوازان هاوکارمان بن بۆی بتوانین زیاتر هاوکاری. پێداویستیانەی ئەمڕۆ چین خۆی لە چیە بینێتەوە کە دابەش؟ پێداویستەکانی ئەمڕۆ ئەلحەمدولیلا شتی باشن، برنجە، زەیتە و هەروەها تۆچایە و شەکرە، تقریباً 8-10 مادەی خۆراکی باش بە کواڵێتی بەرز دانراون لەم سەبەتەیە. ئومێد دەکەین کە خەڵکی هەژار و نەدار ئیسفادەی باشی لێ بکات. زۆر سپاس کا حەسەن ڕووسایی، بەرپرسی نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین. زۆر سپاس. بەڵێ من نەگەڕێمەوە لای ئێوە، ئەمە زانیاریەکان بوو لەبارەی بەرەوە چوونی دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت لەلایەن نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین.